لە ناحیەی شۆڕش هەڵبژاردننی پەرلەمانی قوتابیان بەڕێوەچوو لە چوارچێوەی پرۆژەی بودنیانانی تواناکانی وەزارەتی پەروەردە لە ئامادەی ئاژین وەکو یەکەمین قوتابخانە لە سنووری پەروەردەی چەمچەماڵ هەڵبژاردننی پەرلەمانی قوتابیان بەڕێوەچوو کە تێیدا 6 کاندید دەبنە نوێنەری قوتابیان. ئەم پرۆسەیە ئارەزومەندانێ و بۆ ئەم ساڵ ئەزموونی دەبێت. ئەم پرۆسەیە تازەیە، ئەم ساڵ بۆ یەکەم جارە جێبەجێ ئەکرێ، ئارەزومەندانەیە. ئەمە بەشێکە لە پرۆژەی بنیادنانی تواناکان کە جێبەجێ ئەکرێ. ئێمە لە پەروەردەی چەمچەماڵ تەنها ئامادەی ئاژین ئارەزومەندانە جێبەجێ ئەکات. ئەمە پەرلەمانی خوێندکاران هەڵەبژێرێت بۆ ئەوەی خوێندکار هەست بکات کە چۆن نوێنەری خۆی هەڵەبژێرێ لە ئامادەیەکی خۆیە. پرۆسەکە بە هەمان ڕێکار و شێوازی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن بەڕێوە دەچێت و قوتابیان نوێنەری خۆیان هەڵدەبژێرن و دواتر سەرۆک و جێگر و سکرتێر و سێ ئەندام دیاری دەکرێن. ئامانجش لە پرۆسەکە دروستکردنی هەستی بەرپرسیارەتیە لای خوێندکار. پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی قوتابی یان قوتابیان پرۆسەیەکی نوێ لە کوردستانە. ئەمساڵ وەزارەتی پەروەردە لەسەر ئاسی کوردستان چەند خوێندنگایەک دیاریکرا بۆ بەڕێوەچوونی ئەم پرۆسەیە. لە چەمچەماڵە پێم وایە 15 خوێندنگا دیاریکرا، بەڵام تەنها ئێمە وەکو خوێندنگای ئامادەی ئاژین ئەم پرۆژەیەمان جێبەجێکردی و لەسەر ئاسی سێمانیش پێم وایە ئێمە سێم خوێندنگای کەم پرۆژەیە جێبەجێکەین. ناوڕۆکی پرۆژەکە دروستکردنی هەستی بەرپرسیارەتیە و ئاشناکردنی خوێندکارە بە پرۆسە مەدەنیەکان و بۆ کارە مەدەنیەکان، هەروەها ئاشناکردنی بۆی کە پرۆسی هەڵبژاردن پرۆژێکی تەندروست چۆن بەڕێوە ئەچێت و چۆن پێی ئاشنا بن، چونکە تەمەنی ئەمان بەشێکیان تا ئێستا بەشداری پرۆسەیان نەکردووە. و ئامانجش لە کۆتایی پرۆژەکە ئەوەیە کە ئێمە پەرلەمانێک دروستە بێت لە 6 خوێندکار پێکدەی کە نوێنەری هەموو سەرجەم پەناهخانن تێ ئەبنە پردیەک لە نێوان خۆیان و هاوڕێکانن و خوێندنگایە. هەموو داخوازیەکانیان ئێنن، ئێمە وەکو ئیدارە لەگەڵانە کۆبینەوە، ماگانە کۆبنەوەی خۆیان هەیە، لەگەڵ ئیدارەیە کۆبنەوەیان هەیە، وەڵحاصل ئەبنە وێزگەیەک بۆ گەیاندنی داخوازی هاوڕێکانن بە ئیدارە. کاندیدانیش باز لە شێوازی پرۆسەکە دەکەن و هۆکاری خۆپاڵاوتنیان باز دەکەن. سەرەتا بە ناوی خۆی گەورە ژوان سۆران خۆم هەڵبژاردەوە و ئەندامێکی پەرلەمان لە پەرلەمانی قوتابیان بە مەبەستی گەیاندنی ڕێی هاوڕێ خوێندکارەکان و باشترکردنی مافەکانیان. هەروەها بەڵێنیشم ئەوەیە کە ڕاستەوخۆ دوای دەرچوونم پەرلەمان چالاک دەبێت. ئەم پرۆسەی وەزارەتی پەروەردە لە کاتێکدا پەرلەمانی کوردستان پەکخراوە و دەرگای بڕیار و ڕاستپاردەکانی پەرلەمان بۆ خۆشگوزارانی و باشکردنی ژیانی هاوڵاتیان داخراوە و لە هیچ دەلاقەیەکەوە نایەتە دەر. ڕەبیل محەممەد، کەناڵی پەیام، ناحیە شۆڕش.